سڵاوتان لێبێ بەڕێزان، وێبسایتێکی زۆر نایابم بۆ هێناون کە تایبەتە بە دایکان و باوکان، بۆ خوێندکاران، بۆ مامۆستایان، بە تایبەت بۆ ئەوانەی باخچە و دایانگە و قۆناغی 1 و 2 3 بنەڕەتی یان قۆناغی هەرزەکاری. ئەم وێبسایتە چەندین تایبەتمەندی و خزمەتگوزاری پێشکەشەکە بە خۆڕایی، واتە هەر هەمووی خۆڕاییە، داوای یەک سند ناکە و تەنانەت پێویستی بەوەش نییە کە تۆ خۆت تۆمارکەی لەم وێبسایتە تاکو خزمەتگوزاریەکانی بەکاربێنی. لەم وێبسایتەیە چەندین چالاکی جۆراوجۆری تێدایە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی ئەگەر بتوێ مناڵەکەت فێری زمانێک بێت، و هەروەها چەندین چالاکی جۆراوجۆری تایە بۆی مناڵەکەت فێری وێنەکێشان بێت یان فێری ڕەنگکردنی وێنە بێت، و هەروەها چەندین وەرکشیتی تێدایە کە تۆ توانی پێشکەشی مناڵەکەی کەیت و کاتەکانی لەم بابەتانەیە بەسەر بەرێت. کاتێک وێبسایتەکە ئەکەیتەوە کە ئەمە ئەدرەسەکەیەتی بە ناوی kiddybase.com، کاتێک ئەدرەسەکەت لێ ئەمە وێبسایتەکەی بۆ تەکاتەوە. ڕووکارەکەی زۆر سادەیە، لە بەشی سەرەوە وەرکشیتەکانی هەمووی تایە، بابەتی ئاژەڵان، بابەتی کارەکتەرەکانی دیزنی، ئەمە وەرزەکانە، ئەمە بۆ هەرزەکارانە، ئەمەش بۆ کچانە، ئەمەش بۆ کوڕانە، هەموو بەشەکانی جیا کردوتەوە. کاتێک تۆ دەوێت مناڵەکەت بابەتی وێنەکێشان ڕەنگی وێنە بکات، بەشی کەڵەرین پیج هەڵەبژێریت، ئەمە لێرە چەندین کارکتەری جیا کردوتەوە. بۆ نمونە کچان حەزیان لە هەنێک کارکتەریە فلام کارتۆنە، کوڕان بە هەمان شێوە. کاتێک هەڵەبژێری بۆ نمونە ئەمە ساندرێلایە کە 96 وێنەیتیایە بۆ وێنەکێشان، بۆ ڕەنگکردنی وێنەکان. دیقەت بن، هەر وێنەیەکت بەدڵ بوو کلیکێکی لێ بکە، ڕاستەخۆ تۆ ئەتوانی ئیتر پرنتی بکەیت و ئیشی لەسەرکەی. ئەمە بابەتی پرنتە، ڕاستەخۆ وێنەکە ڕاکێشی بە پرنت و ئەتوانیت بی بە مناڵەکەت کە ڕەنگی بکە. و هەروەها بابەتی وەرکشیتی تێدایە، ئەمە وەرکشیتەکانن کە هەمووشی جا کراوەتەوە ئاستەکان بۆ باخچە، بۆ قۆناغی سەرەتایی، بۆ دایانگە، بۆ هەر بەشێکە خۆت بتەوێت تایەتی. وێبسایتەکە زۆر تایبەتە. ئەمە بابەتی بڕینەکانە، کرافتە، بتوێ بۆ هەنێ ئیش بەکاری بێنی لی کاتەوە مناڵەکەت وەکو لەزگایە، وەکو ستیکەر بەکاری بێنی، زۆر تایبەتە. بیرۆکەی زۆر باشی تێدایە. تۆ توانی بە خۆڕایی هەموو ئەم خزمەتگوزاریانە بەکاربێنی، تەنانەت خۆشی ڕەنگەکەی داناوە. تۆ گەر ماسەکە لابێت دەبێتەوە بە ڕۆژسپی. ئەتوان کیدی پیج بەکاربێنن بەشێکی ئەو کاتێک کە مناڵەکەتان هەیەی بۆ ئەم بابەتانە تەرخانی بکەن. بۆ بابەتی زیاتر و زانیاری زیاتر ئەتوانن سەردانی پیجەکەم بکەن بە ناوی سەربەز نەجمەدین لە فەیسبوک، ئینستاگرام، یوتوب، لینکدئین، تیکتۆک. هیوادارم ئەم بابەتەش سوودی هەبوو بێ و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. خواتان لەگەڵ.